سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت بێگومان وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بۆ ئەم ساڵیش با جۆش و خڕۆشێکی زۆر زیاترەوە ئامادەکاریکی زۆر باش کرابوو بێگومان لەم هەفتە نمایشە کۆمەڵێک دیزاینەری بەتوانا و بە سەلیقە لە ڕێگەی دیزاینە جۆرا و جۆرەکانیانەوە بەشداریان کردووە و با چەندین دیزایانی جیاواز یەکێک لەو دیزاینە جیاوازانەی کە ئەم ساڵ لە هەفتە نمایشی وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی ڕەنگی داوەتەوە جیاوازەکەی ئەوەیە کە هەر چوار پارچەکەی کوردستان باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بەشێکی گرنگی ئەم هەفتە نمایشەیە ئاوێتەکردنی تەواوی ڕنگ و تەواوی ئەو نەخش و قوماشانەی کە لە جلوبەرگی نمایشکارەکانە بەدیەکرێت بێگومان ئاوێتە کراوە هەرچەمکی ئەم ساڵی وەرزی سێمی هەفتە نمایشەکەش شپەیەک لە ئەشکەوتەوە ئەگەر هاوکارم کەمێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە ئەم دیکۆرەی کە لێرە ئەیبینن تەواوی ئاوێتەکردنی سەرەتای ژیانی مرۆڤە بۆیە ئاوێتە کراوە لەگەڵ دنیای فاشن و مۆدێرنە بۆی ئەچینە لای تەواوی ئەو بەشداربووانە و ئەو تیمەی کە لە پشتی وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بە شێوازێکی زۆر باش ئامادەکاریان کردووە سەرەتا ئەچمە لای خاتونێکی گوڵ خاتولەرین کە ئەندامی تیمی هەفتە نمایشەکەیە لەرینگان سڵاوت لێ بێدەم کاتە باش بێت زۆر سپاس بە هەر لەوە دەست پێ بکەم پێم بڵێ بۆ ئەم ساڵ جیاوازەکەتان چی بوو بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو سڵاو لە بەڕۆحەکەم لە ڕاستی ئێمە هەموو ساڵە کە ئەم ئیڤنتە دەست پێکەین زۆر هەوڵی ئەوەیەن کە ڕڤیو خۆمانەکەینەوە کۆمەڵێک جیاوازی لە ساڵانی تر دروست بکەین بگومان کۆنسپتەکەمان ئەم ساڵ زۆر گرنگیمان پێەیە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشکەر بوو لێرە پێم خۆش بوو باسیکەم نمایشکارەکانمان بوون نمایشکارەکانمان با بڵێن هەمویان کورد بوون ئەوە زۆر خۆشحاڵ بوو بۆ ئێمە لە ڕاستیان وەکو فۆرمەکە نمایشکاری با بڵین وڵاتەکانی تریش فۆرمیان پڕ کرد بۆ لای ئێمە بە زۆر فۆکسمان خستە سەوەی نمایشکارەکانمان کورد بن چونکە بەڕاستی کاریزمایەکی زۆر جوانیان هەبوو توانە و تاقەیەکی زۆر باشیان هەبوو توانیان وەکو نمایشکارە جیهانیەکان ئەوانی شوێن خۆیان بکەن لێرە بگومانەوە زۆر دڵخۆشکار بوو بۆ ئێمە زۆر ڕاستە ئەبینم لەرینیش هەم بە جلوبەرگی کوردی لەبەر ئەوەی مۆرکی نەتەوەی کووردە و ئەم ساڵیش ئاوێتەکردنی تەواوی ڕنگ و تەواوی نەخشاندنی جلوبەرگەکان واتان کردووە تا ڕادەیەک لێکەوە نزیک بن ڕاستە ئەم ساڵ بە تایبەت گرنگیشمان بەوەیەوە کام با بڵین فۆکسی تایبەت تشک بخەینە سەر جلی کوردی زیندوکردنەوەی جلی کوردی هەر دەزاینەرە بە تەچ و بەدەستی خۆی توانێتی گرنگی بە زیندوکردنەوەی جلی کوردی باز بە زیندوکردنەوەی کڵاو و سەربەست و ئەمانە لای ئێمە خەریب بوو ئەمردن بەڕاستی بەس بە شێوەیەکی زۆر جوانەمانە زیندوو کراونەتەوە خۆشتان لە شۆکایە بینیتان زۆر ڕاستە هاوکارم میوانەکانی جلوبەرگەکانم بۆ بگوازێتەوە ناوبەناویش یەتەوە لای ئێمە لێرین وەکو زانیاریەک پێم بڵێ لەسەر شب بنەما و پێوەرێک دیزاینەر هەڵەبژێرێت یاخود نمایشکارێک بەسەر فەرشی سوورە ئەڕوات وەکو ئەستێرەیەکی درەوشاوە خۆی ئامادە کات بووی بە باشترین شێواز دەرکەوێت ڕاستە وەکو نمایشکارەکانمان ئێمە بێگومان بە پێی ستانداردی جیهانی ئەڕۆین لە ڕێی کێش و باڵا و ئەو ستانداردانەی کە دانراوە و وەکو دزاینەرەکانیشمان ئێمە لیژنەیەکمان پێکێنابوو لە کۆمەڵێک دزاینەری زۆر باش ئەوان نمونونەکانیان بۆ ئێمە ئەناگد و ئەو کۆلکشنانی کە ئامادەیانەکرد ئەمە کۆلکشنەکەی کۆنسپتەکەی ئەم بابەتەیە لەمە پێکێت بۆ نەقوماشی تۆچی کوردیمان بەکارهێناوە دیزاینەکەمان بەم شێ واتە لیژنەیەکی زۆر باشە بوو بۆ ئەمە ئامادەکاریەکی زۆر باشمان کرد بوو و سپاس بۆ خواکارێکی زۆر باش و سەرکەوتیان کرد دیزاینەرەکانمان بژێرە حەکەم بەخێربێن سەرچاو زۆر سپاس ئەچینە لای بەشێک لەو دیزاینەرانی کە لێرە ئامادەن پێم خۆشە لێدوانیان لێ وەرگرین سەرتا لە خاتونێکی گوڵ وەکو دیزاینەرێک با خۆیان بناسێنن ئەم کاتت باش بێ سڵاو باشتر بۆ بەڕێستان سڵاوتان لێبێت مەمنونم خۆتان بناسێنن وەکو دیزاینەرێک و کۆلکشنەکەشان تایبەتە بەچی ئێمە وەکو دیزاینەرێک لە ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتوین من بەیان وەژاڵە خانم زۆر باشە بە یەکەوە کۆلکشنەکەمان جلی کوردیە هەموو جیاوازی جلوبەرگەکەی ئێوە لە چیایە؟ هەموو هۆڵی خۆمان نیاوە بە دیزاینێکی نوێ ئەو کولتورە بپارێزین باشە هەر دیزاینەرێک کۆدێکی تایبەت بە خۆی هەیە ئێوە هیچ کۆدێکی تایبەتان هەیە وەکو دیزاینەرێک؟
وەکو دیزاینەرە کۆدێکی تایبەتمان هەیە هەتانە وایە ئەتوان بڵێن بۆی بناسرێتەوە یاخۆ هەر نهێنی و نابێ باسکرێ وەڵا جارە نەهێنیە باواز نەکردە سپاسەکەم پێم بڵێ تا چەندە گرنگە ئێمەش وەکو هەرێمی کوردستان و وەکو کوردستان هەر چوار پارچەی کوردستان بتوانین هەفتە نمایشەکانمان بەرینە وڵاتانی دەرەوە بە گیانی بناسێنین بەڕاستی گرنگە ئێمەی کورد پێویستە کە بیناسێنین بە هەموو دنیا بیناسێنین بەڕاستی پێمان خۆشە زۆر هەروەها حەزەکەم دەستخۆشیە بکەم لە لەرینخان و خات و تابلۆ و کاکزانیاریش لێرەوە بەڕاستی یارمەتیان داین زۆر یارمەتیان داین دەستخۆشیان لێەکەین زۆر سپاسدانەکەین مەمنونم زۆر سپاس دەکەم بابەت کورتی لێدوانی بەڕێزی شان وەرگرم چیت هەیە لەسەر وەرزی سێمی هەفتە نمایشەکە والله هەروە وەکو بەیانخان وتووی ئێمە هۆڵی خۆمان داوەکە ئەو کولتوری خۆمانە بە دیزاینێکی نەوە بە تەڕاحیەکی جەدید بەڵام بە پارچە و قماشێکی کوردی وەکو ئەم جامانەیە کە پارچەکەی قەدیمیە بەڵام دیزاینەکەی زۆر جیاواز بە جەواهردوزی جوانمان کردووە شتێکی ئاوا ئێرابێ کە فکر ناکەم تا بە ئەلئان هیچ کەس ئەویە ئێرائە کردبێت قماشەکان پشتان بەستووە بە چی ینی زیاتر چی بەکار هاتووە چ جۆرە قماشێ قماشە قەدیمی ئەکسەرە قماشە قەدیمەکان کە من خۆم لە تەنی دایگۆریم و خالم و کلەن ئەوان تریا دیومن ئەی لە هەڵبژاردننی ڕەنگەکانە ئەم ساڵ بۆ ئەم ساڵ چ ڕەنگێک زیاتر باوە بۆ 2026 لە جلوبەرگی کوردیە بەڕاستی من ناتوانم بە ئەلمان دیزاینەر یەک ڕنگ هەڵبژێرم بێژم فقط ئەوە جلی کوردی بە هەموو ڕەنگەکان و جوانە ئەبێ ئاوێتیان بکەن نمایشکارەکانی شوەرگرین سلااو لێبێت یەکەم جارە بەشداریەکەی لە هەفتە نمایشی جلوبەرگە یەکەم جار تا چەندە خۆت ئامادە کرد بە شێوازێکی زۆر باش بۆ ئەوەی بەسەر فەرشی سوورا بڕۆیت هەڵی تاوی خۆمیە و هیچیش لێ پەشیمان نیم چونکە ئەزانم هەڵی تاوی خۆمیە ئەو شتێکی جوانم کردو جلوبەرگەکە بەدڵ بوو زۆر دەستخۆش زۆر جوانیشە پیرۆزە بێ بە ئەم دوو نمایشکارە شوەرگرین پێم بڵێ وەکو نمایشکارێک چۆن بوو حەزت کرد ڕەنگی سوور بپۆشی یان دیزاینەرەکەت پێوتێ بێ ڕەنگی سوور بپۆش یانە زۆر هەر ارتفاقی بووە هەمووی هەر دیزاینەرەکە خۆیان هەزیانەکە من جلی سوور لەبەرکەم اتفاقین سە بۆ خاتونیشەوە دەمونتە ئەم جارەمە هەموو یەکسەر جلی سوور لەبەرم بوو زۆر باشە دەست خۆش بێت یەکەم جار بوو بەشداری بکەی بەڵێ من لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتۆتێ ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم جاریشمە چۆن من هەم هەرستایلیشش بووم هەم مۆدێل بووم تازە بۆم قرس بوو کەزە ئەسترسیش بوو بەلێ بەس زۆر بەرگزار بوو پێم بڵێ تۆ چه هەستێکە هەبوو بەبەر چاوی زۆرێک لە ئامادەبووانەوە لەم نمایشە جوانەیە بەشدار بووین بێگومان کە ببی بە مۆدل لە کوردستان ئەمە کارێکی سەختە بەڵام بینینی جۆش و خۆشی ئەم میوانە بەڕێزانەوەیان لێ کردین کە سترێز نەبین لەسەر ستیج و مێ باسی جلەکەشم کەم یەکە لەو جلانەی کە زۆر لام جوان بوو و زۆر لەگەڵە مرتاح بووم کە بە باشترین شێواز پیشانی بم و ئێمە ماوەی دوو ڕۆژە بە بەردامی پرۆڤاکەین بەجددی زۆر هیلاکوماندون کەم ڕۆژ دوم ڕۆژە بەانی کۆتا ڕۆژمان مایشەڵا بەنیش بەسەرکەوتی کۆتایی فێهێنی زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەشداریکردنتان با بچینە لای بەشێکی دیکە لەو دیزاینەرە بەتوانایانی کە لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیا بەشداریان کردووە خاتونێکی گوڵ لەگەڵمانایە ئەگەر بێتە لای ئێمە بە جلوبەرگی منداڵان بیرمان نەچێ منداڵانیش بەشێکی گرنگی هەفتە نمایشەکەن با بزانین جیاوازەکەیان لە چیایە خاتون سلااو لەوێ زۆر سپاس خۆتان بناسێنن و وەکو کۆلێکشنی چی بەشداریتان کردووە من ژیکاڵ خاوەنی براندی ژن دیزاینم بە کۆلێکشنی لونا بەشداریم کرد کۆلێکشنێکی مناڵانە مناڵی جوانمان هەبوو کۆلێکشنەکەی من تعبیری لە درۆشانەوەی مانگە کرد لە تاریکیشەوە بۆ ڕوئیا دروستم کرد بۆ حەزەوە دروستم کرد کە مناڵەکان هاتنە سەر ستیج درۆشاوەتر و جوانتر بکەن و چای بینەرەکان بکرێتەوە لەگەڵ بینینی مناڵەکانی منە زۆر ڕاستە پێم بڵێ بەژاریکردنی منداڵان لە هەفتە نمایشەکانی جلوبەرگە ئەبێ چ جیاوازیەکی هەبێت لە چاو تەمەنەکانی دیکە هەم لە ڕنگ نەخش چ جیاوازیەکەیە خۆی دنیای مناڵ ڕەنگە و ڕەنگە من وەکو خۆم حەزم کرد مناڵەکانم هەمویان هەر یەکە و ڕەنگێکی جیاوازیان پێ بم
ئەتوانم بڵم بەکارهێنانی زیاتری ڕەنگەکان نمایشی مناڵان جیاوازترەکات واروها بچووکیان دیزاینە فشەکان ئەمانە هەمووی جیاوازن بۆ مناڵان وەکو دیزاینەرێکی مناڵان پێم بڵێ هیچ کۆدێکی تایبەتت هەیە لە نمایشەکەی خۆتە؟ کۆدی وەکوچی کۆدی تایبەت بە خۆت کە بناسرێتەوە بڵین ئەمە چلوبەرگەکە تایبەتە بەم دیزاینە ئینشاءڵڵا لە ڕۆژی سێ هەمە نمایشێکی جوان ئەهێنینە سەر ستیج کە لۆگوی خۆمی پێوەیە کە ئەو لۆگوی بۆ من زۆر تایبەتە و پەیجەکەم لەسەر ئەوە داناوە و زۆربەی دیزاینەکانم ئینشاءڵڵا ئەوێ بۆ لۆگۆیە زۆر باشە کۆتا پرسیارەکەم بۆ ئەم ساڵ باوترین ڕنگ بۆ منداڵان چیە و نەخشیش چی باوە؟ ڕاستەگەی لەگەڵ ڕەنگەکان ئەگەر سیرکەین هەنێک سایت و پیج هەیە کە ڕنگ دیارریەکە بۆ ساڵ بەس بەڕاستی مناڵ هەموو ڕەنگێکی لەگەڵا جوانە ڕەنگی پرتەقاڵی بە تایبەتی بۆ ئەم ساڵ کردیان بە ترند و بە نودەکانیەوە بەڵام من دیسانەوە هاتمەوە سەر ڕەنگە کراوەکانی لە بەرەوەی خۆم هیوایەتم ڕەنگە کراوەکانە سپاس بۆ تۆ بە ئەم خاتونە گوڵە جوانەش بدوێنین وەکو نمایشکارێکی بەتوانە ئەمڕۆ نمایشێکی زۆر جوانت کرد چۆنیت؟ زۆر باشم باشی؟ تۆ ناو چییە؟ وێنە زۆر خۆشە ناوەکەت هەر بژیت جلوبەرگەکەش زۆر جوانە ئەمڕۆ تا چەند دڵخۆشبی بەسەر فەرشی سوورە وەکو ئەستێرەیەکی درە و شاوە نمایشی خۆتت کرد زۆر بە پەرۆش و دڵخۆش بووم کە هاتم ئەمڕۆ نمایشم کرد بۆ ئێوەی بەڕێز هەر بژیت پێم بڵێ تا چەندە دایک و باوک پشگیریان ئەکردی بۆی لەم نمایشەیە بەشدار بیت دایک و باوکم زۆر پشگیریان کردم هەروەها ئەمڕۆ هاتن بۆ ئەوەی بمبینن کە نمایش بکەم تا چەندە ئەمە وات لێکە متمانەت زیاتر بە خۆت بێ بەسەر فەرشی سوورا بڕۆی تێکڵاوی کەسانی چواردە ور ببی ئەمە تا چەندێ دڵخۆشیە زۆر دڵخۆشیە هەروەها ئەمڕۆ زۆر شانازیم بە خۆمەوە کرد یەکەم جار تۆزە شەرمم ئەکرد بەس داوتیان نابێ شەرم بکەی زۆر باشە کەواتە بۆ هەر هەفتە نمایشێک بەشداریەکەی پێم بڵێ پەیامت چییە بۆ منداڵانی تریش کە وەکو تۆ بەردەوام خۆیان ئاڵوواڵاکەن ڕەنگاوڕەنگکەن و لە هەفتە نمایشە جلوبەرگەکانیشە بەشداری بکەن هەموو مناڵی پێویستە پێ بکەنێت و دلی ڕەنگاوڕەنگ بەکاربێنێت و شەرم نەکا لای کەسانی تر زۆر خۆی شانازی بە خۆی و بکە هەر بژیت سووریشم کردی هەر بژیت زۆر سپاس بۆ بەشداریکردن دەست خۆش زۆر سپاس بێگومان ئەوەی کە بینیتان تەواوی ئەو دیزاینەر و نمایشکارە بەتوانایانە بوون کە لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بەشداریان کردبوو یەکێکی تر لەو نمایشکارانەی کە لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بەشداری کردووە ئەم ساڵ زۆر جیاوازترە پێم خۆشە لە زاری نمایشکارەکە زیاتر گوێبیستی جیاوازیەکە بین ئێوەش بینەربن سڵاو لێبێتم کاتت باش بێت زۆر سپاس هەر خۆت باسی ئەوە بکە وەکو کۆلێکشنێک ئێوە بەشداریتان کردبوو وەک نمایشکارێک و ئەم ساڵ جیاوازیەکەتان چی بوو؟ ئێمە وەکو کۆلێکشنی تابلۆخان ئۆمەوی بەشداریمان کرد و ئەنجا کۆلێکشنی ئاو ئاگر سروشتمان هەبوو لەگەڵ مار و ئێنجا ئەم مارەمان بۆچی هەڵبژار چونکە زۆر لەگەڵ پێستی منە گونجاو بوو منیش پێستم دوو ڕەنگە و وەکو مار ئەتوانین بڵین ئیسلاحەکە کە پێست هەڵەخەم ئەو بوو بە هۆکارێکە مار هەڵبژێرین باشە وەکو نمایشکارێک بۆ یەکەم جار بۆ بەشداریت کردبوو؟ بەڵێ باشە هەستێکی چۆنت هەبوو کە تۆ هەمارێک لە کاتی نمایشەکەیە لە ملتا بوو بۆ تۆ هیچ ترس و دڵەڕاوکێک دروست نەبوو؟ یەکەم جار بوو کە دەستم لە مارئەیە قەت بیرم ناکردو کە ڕۆژێک بتوانم مارێکی 27 کیلۆی لەسەر شانم دابنم 27 کیلۆیە بەڵێ اینجا ترسم هەبوو پێشتر سترس بووم بەس توایی خۆم گرت پێوەی و هەستم بە پاوەرێکی زۆر کرد وزانیم کە نابێ لێ بترسم فیدباکی ئامادەبووانت چۆن ئەبینی کە لە کاتی نمایشەکەیە هەستم کرد وێنە و ڤیدۆیەکی زۆر باشیان گروا بوو؟ بەڵێ وا بوو هەمووی حەبەستا بوو چونکە بڕوایان ناکرد کە مارێکی ئەوەنە بتوانم لەسەر شانی خۆم هەڵگرم و زۆر جیاواز بوو ئەمە ناوی چی ئەم مارە؟ باشە گەشەیەک نابێت
کەواتە ئێستا ئەبینین وەک یەکێک لەو نمایشکارە بە توانایانی کە لە هەفتە نمایشی جلوبەرگە بەشداری کردو نمایشێکی زۆر جیاوازی هەبوو هیوادارین جیاوازیەکان زیاتر لە هەفتە نمایشەکانە زیاتر و زیاتر ڕنگ بداتەوە ئازیزان و خۆشەویستانی ئێمە دووارەی ئەکەینەوە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بۆ ئەم ساڵیش وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بە شێوازێکی زۆر جیاواز تێکەڵکردن و ئاوێتەکردنی هەر چوار پارچەکی کوردستان تێکەڵاو ببوو لە ڕنگ و لە نەخشە جیاوازەکان بۆیە ئاماجی سەرەکی ئەم هەفتە نمایشەش بە پیشەسازیکردنی جلوبەرگ و لە هەمان کاتە ڕاستکردنەوەی تەواوی بواری دیزاین و فاشیۆنە بۆ ئەوەی یاخود دیزاین و مۆدێلە جیاوازەکانە ببورن بۆ ئەوەی زیاتر ئێمەش وەکو کوردستان جلوبەرگەکانمان بناسیینین بە جیانی دەرەوە وڵاتانی دەرەوە سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تاکو ئێستا بینەرمان بوون.